چی بکەین و هەڵوێستمان چی بێت هەڵوێستی ڕسمی بزوتنەوەکەمان چی جفاتی گشتی ئەڵێت چی دیجانمان هەیە و دیجانی دانوستانمان هەیە لەگەڵ حیزبە سیاسیەکان لەگەڵ فراکسیۆنەکانی فراکسیۆنی خۆمان لە پەرلەمان یعنی ئێمە ئیمڕۆ زیاتر کاک عومەری سەیعەلی کە قسەکەری ڕسمی و سەرۆکی وەفتەکانی ئێمە ڕوونکردنەوەی هەبوو لەسەرەوە لە ماوەی ڕابردووە مەسەلا ئەو پرسە بەچی گەیشتووە لیژنەکانی ئێمە لیژنەی دانوستانەکانی ئێمە لەگەڵ لایەنەکانی تا چه ئەنجامێک ئەو نیقاش و کۆبوونەوە دانوستانە تا ئاستێک چۆتە پێش بۆ ئەو بەرچاوڕۆی لە بەردەمی ئێمەی شابێ بۆی توانین زیاتر قسەی لەسەر بکەین زانەکانی ئێمە لەم کۆبوونەوەی ئەمە ئێستا و لەوەی پێشتریش جفاتی نیشتمانی ینی جەختان لە پرۆژەکەی پەرلەمان کردەوە ئێستا باسی ئەوشتان کردو لە ژوورۆ ئێمە زیاتر باوەڕمان هەموو ئەوانە ئێمە فراکسیۆنەکەی خۆمان سەلاحیەتی کاملیان هەیە لەبەرەوە ئەوەنە باوەڕمان بۆی ئەم پرسە لە پەرلەمانێک لای بکرێتەوە ئەگەر ئیمکان هەبوایە باوەڕمان بۆ نەبوو لە دەروی پەرلەمان ئەم پرسە قسەی لەسەر بکرێت بەڵام ئێستا کۆبوونەی پێنجدانەکە هەیە و داوای پرۆژەکەن بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم لە دەروی پەرلەمانەوە بۆ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکێری تۆ خۆت میدیاکاری پرۆژەکەی واضح خۆتانەکەی واضحە بەڵام ئێستا پێنجدانەکە کۆبوونەتەوە کۆمەڵی پارێزدەری یاساناسی تایە لیژنەی یاسایی تایە خۆ بەزوتنەوەی گۆڕانی لە لیژنەکەشە هەیە و لە ئەندامی وەفتەکەشە هەیە لیژنەی یاسایی لە پەرلەمان نییە خۆی وایە پەنا بە دەرەجەی سەرەکی ببرایەتە بەر ئەو لیژنەی یاسایی کە لە پەرلەمانی بەڵام بەداخەوە عزوەکانی پارتی بەشداریان تیان نەکرد سەرۆکی پەرلەمان کە لە بەزوتنەوەی گۆڕانە ئێستا هەرێمی کوردستان تا 90 مانگ سەرۆکی هەرێم ماوەی یاسایی خۆی بوو لە دوای 20 مانگۆ لەم هەرێمی کوردستانە کامڕۆ 20 مانگە چه سەرۆکی هەرێمە ئەگەر بەپێی یاسا وایە ئەوەیە بۆ 2 مانگ سەرۆکی پەرلەمان کارەکانی سەرۆکی هەرێمی ممارەسە بکردایە بەڵام دیارە یاسا لەم هەرێمە ئێمە خۆتان نزان تاشە نەبڕەکات سەرۆکی هەرێمە وڵاتێکی بێ سەرۆک سەرۆکی پەرلەمان بزوتنەوەی گۆڕان بۆ بەڕەسمی پشتگیری ناکات کە هەنی بۆنە پشتگیری بکات لەوەی کە بەپێی یاسا تۆ سەرۆکی هەرێمی سەرۆکایەتی خۆت ڕابگەێنە هەست ناکەی گلێک شێ لە بزوتنەوە کە ئەمەی نەکردووە اینجا کە پارتی دیفاقمان لەگەڵ نەکاو کار ئاسێنیمان بۆ نەکا خۆی مەشەڕ ناکەین ئێمە باوەڕمانەی ئەم پرسە بە ئاشتی چارەسەر بکرێت باوەڕمان بە هیچ گرژی واڵۆزیەک نییە بەڕاستی چونکە جاران لە ڕابردووە ئەگەرسەی کە ئەم پرسانە کە گەیشتوتە بن بەس پەنابراوە بۆ چەک بەڵام تەنها تەجروبەیەکی تازەیە کە بزوتنەوەی گۆڕانی بۆ یەکەم جارە ئێمە پەنامان بردوتە بەر مەنتیق بەر قانون پەنامان بەر دانوستان پەنامان بردووە بەرەوانە بەڕاستی تو فەرماندەیەکی سەربازیشانی بۆ نمونە کە زۆر جار باسی ئەو بارگرژی و دوو ئیداری و شەڕی ناوخۆیە کرێ ئێوە بە تاریبانی باگراوند بۆ مێژوەکەتان ترسی و شتانەتان هەیە ئێمە چەکمان لە پێناوی ئاشی هەڵبووە نەهێشتنی چەکمان هەڵگرۆ کاتی و چەکمان باوەڕمان بەخوێڕشتنەوە باوەڕمان بەشترنەوە بەڵام کە شەرمان کردو من فەرماندەی سەربازیان هاوڕەکانمەوە شەر سەپاوە بەسەرمانە شەر سەپاوە بەسەر میلەتەکەمانە ئەگەر کاتی خۆی دەوڵەتی مرکزی لە عێراقیان هەموو دەوڵەتە مرکزیانی کوردیان مەسەرەدا بەشکراوە ئەگەر باوەڕیان بە دیالۆگ و زمانی گفتوگۆ بۆیە کورد پەنای نێبنە بەر شەر شورانی سا لە کۆبوونەوەکایە بەڵێ چۆتە دەرەوەی ساهر ڕێخەری ئەنی سکرتێری ئێستا لە ژووری بەڵێ نابێشای خۆچکە لە بەیانیەوە کارنوشان بوو تەمەنەوە لە بەیانی بۆ 5-6 ساعت بەردەوام لە کۆبوونەوەی ڕۆژ یەکشەممە کۆبوونەوەی پێنجدانەکە دێتە سلێمانی بەسووتنەوەی گۆڕان هاتنی کۆبوونەکە بە سلێمانی چۆن باز دەکانی پێ دوای ڕێخەری گشتی بەسووتنەوەی گۆڕان بەشداری لە کۆبوون و 5 قۆڵیان بکە من نازانم کە ئەمەری سەیعەلی زایم لیژنەکەی ئێمەزان چکە من لەوانی ڕای ئەندامەکانی خۆتان هەڵسوڕاوەکان لەسەر ئەم پرسە هەمان ئەو ڕێیە کە فراکسیۆن هەیەیان ڕێی جیاوازەیە زانی چۆن خۆ ئێمە فراکسیۆنەکەی ئێمە 24 عزومان هەیە لە پەرلەمان بەڵام جماعەتەکانی ئێمە ژمارەکەیان لەوە زیاتر ڕەنگە ڕێی جیاوازی شەبێ بەڵام بە ئەکسەریەتی دەنگ ڕەنگە ڕەمان لەگەڵ فراکسیۆنەکەمان وەکو یەک وابێت ئەو چوار فراکسیۆنتان کە ڕێکەوتە بوون کە یەکگرتوو نیوەی بەشداری کرد سەرنجی جڤات چی بوو لەسەرەوە یەکگرتوو ینی ئەیش بێ خۆی ڕێی جیاوازە ئەبێ خۆتان نەزانە فشاریشە بووە لەسەر هەنێ لەو پەرلەمانتارانە هەر ڕەوش و گوڕەشە هەبووە چاوسورکردنەوە هەبووە فشار هەبووە بەشێکی بەڕاستی ڕەنگە ئیمکانینەوەی ڕەنگە نەیوێرابێ ئەگینا تا ڕادی بە باشی یەکگرتویش دەورێکی باشی بینیوای ناکرێ بەڕاستی ئینسانی زەربی سفریان کاکە لەینێ هەندێک لە پەرلەمانتارەکانە نامادە نەبوون یەکگرتوو هاوپەیمانێکی باشی ئێمە مشل ڕابردووە لە معارەزات چە لەم پرسا بەڕاستی تا ئەرسە بە باشی ناو بەڵام ڕەنگە فشارێکیان لەسەر بوو بێ ڕەنگە ئیتر هەندێک جیاوازی هەبوو بێ ڕەنگ ئەوان لەوە ترسابن لە وڵاتە کە تەنگەژەیە دروست بە یان شتێ دروست بێ بکەونە ژێرباری مەسئولیەتێکی تاریخی و ڕەنگە حەزەریان نەوە کردبێت خەلیل بەڵێ دیاری ئەوەی کە تۆ بینەرانی NRT بیستیان وتەکانی خەلیل سەرکانی ئەندامی جفاتی گشتی بزوتنەوەی گۆڕانە کە کوی قسەکانی لەوە